ئیمچا پێنج قەزیە. ئارام موستەفا هاوڵاتیەکی دانیشتووی قەزای خەلیفانە لە ئیدارەی سۆران. بەهۆی فرۆشتنی سیمکارت لەسەر ناوی ئەو ئەنجامدانی فڕوفێڵ و هەڕەشە بەو سیمکارتانە لەلایەن خەڵکانێکەوە لە دادگاکانی عێراق و هەرێمی کوردستان چەندین سکاڵای لەسەر تۆمار کراوە. ئارام وەک خۆی دەڵێ زیانی 50 ملیۆن دیناری پێگەیشتووە. لە خەلیفانی زیاتر بچینە لە 600 نەفەری بەس ئەوەی کاتم هەر لە قەزای خەلیفان نزیکەی 600 کەسی دیکەش تووشی هەمان کێشە بوون. ئێمە چەندەها سیمکارتمان بەناون نزیکەی 500-600 نەفەر گەنجی قەزای خەلیفان بەدەست ئەو کێشەیە گیرۆ دەبووە. کێشەی من 5 قەزیەم بۆ هاتوتەوە کە قەزیەکان لەسەر زینکاش و FIB نەکە پارەی پێڕاچراوە. ئێمە ئاگادار نین کە بەکارهێنەری ئەو سیمکارتانی سیمکارتمان نەبینیوە. هەرچی سیمکارتە ئەمە نازانین کە قەزیەکەشمان بێتەوە نازانین سیمکارتەکە چییە و کە هیچ نەمان بینیوە. یعنی سیمکارتەکە ئێستا قەزیم هەیە نازانم سیمکارتەکەش ڕقەمەکەی چەندە ژمارەکەی چەندە. ئەو قەزیانە نزیکەی 50 ملیۆنێک دەبی کە خۆم پێ سافکەمەوە. ئێوە 50 ملیۆنە لە چێ بین کاکەمە؟ لە ساڵی 2020 بەدواوە لە قەزای خەلیفان هەر هاوڵاتیەک ژمارەیەکی زۆر لە سیمکارتی بەناوکراوە. بریکارەکانیش دەڵێن هاوڵاتی هەیە نزیکەی 2000 سیمکارتی بەناوکراوە. ئەو سیمکارتانەش لە پارێزگاکانی ناوەڕاست و باشوور فرۆشراون و فڕوفێڵ و هەڕەشە و تاوانیان پێ ئەنجام درراوە. ئێستاش کێشەی یاسایی بۆ ئەو کەسانە دروست بووە کە سیمکارتەکانیان بەناوە. ئەو هاوڵاتیانەش کە هاوشێوەی ئارام موستەفا سکاڵایان لەسرە دەڵێن ئێمەش فێڵمان لێکراوە. سیمکارتەکان کاتی خۆی ئەمە داوای ئەوە کردی ئاکتیڤ سپۆنسەری تیپەکان بکەن لەو 25 سیمکارت یان 20 سیمکارت ئەمە داوان کرد بەناو نەکرێ بەڵامی دیکە دەگەستن ڕێکەتنەکە بەناوکراینە. ئێستا هەدی نەفەری چوە کۆی پێستیان کردیم چنە 2000یان بەناو کرد بەعقەت. ئێستا ئەو سیمکارتانەش بە حکمی ئەوەی پارەی زۆر دەکرد چوتە منتیقەی بەغدایە هەموو سنتەرەکان فرۆشتیان و لەوێ و ئێستا زۆربەی خەڵکەکە مشکلەی هەیە ئەو سیمکارتان لەوێ پارەی پێڕاشێشتێ ئەرێن پارەی ماستەرکارت پێڕاشێشتێ FIB لان لە باقی ئێستا زۆربەی قەزیەکان ئێستا من یەکێکم لەوەی قەزیەم هەیە بەعقەت ئەرێ 20 ملیۆن ڕاشێشایە لە باقی سێ ڕاتبیم ڕاشێشایە بە سیمکارتەژی ئەم سوالم کردیە عنی لە زۆربیان سوال کردی شتی وە نییە دەبی کابرا ئەیلا بەخۆ مەوجود بی. وەڵی لەوانێ سە سیمکارتیان بەناومە کردبی چکە ئیسا کرێ ڕاست بەناویان کردیمە و مشکلەش زۆرە لە خەلیفانێ لەوانێ 600 نەفەر هەبی ئێستا لەوانێ 50 نەفەر بە قەزیە هەبی هەمووش قەزیەکان لە جنوبیە لە پارێزگاکانی عێراق. وەڵی کارتی نیشتمانیان لێ وەرەگرتین ئەیانگۆ بەس ئەکتیڤەکەین چکە ئەو سیمکارتە پارەی تێدایە کاری تێدا کارتەکەی دەردینینەوە سیمکارتەکان نافرۆشینەوە لە پاش ئەمە سیمکارتەکەیان فرۆشتەوە جن. ئەگەرچی بە پێی یاسا دیاریکراوە کە هەر هاوڵاتیەک دەتوانێت تەنیا 7 سیمکارتی بەناو بێت، بەڵام کۆمپانیاکانی پەیوەندی لە بەرامبەر پارەیەکی کەم یان دابینکردنی جلوبەرێک بۆ تیپە میلیە وەرزشیەکان سەدان سیمکارتیان بە ناوی هاوڵاتیانەوە ڕاکێشاوە و لە بازاڕەکاندا فرۆشتویانەتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خەلیفان.